دوێنێ ئێوارە بەداخەوە ڕووداوێکی کوشتن ئەنجام درراکەوە لە شاری هەولێر کە ڕووداوێکی بەڕاستی لە ئێمەوە جەرگ بڕوو کە برایەکی کۆتایی بە گیانی برایەکی تری خۆی دەینێتن دوای ئەوەی کە کێشەیەکی کۆنیان دەبێتنەوە تەنانەت چەندین جار کێشە دەبێت لە نێوانیان و هەروەها شەڕ دەبێتن دواتر برایەکە کۆتایی بە ژیانی برایەکەی تری دەینێتن دوای ئەوەی کە برایەکەی خۆی دەکوژێتن خۆی ڕادستی پۆلیس دەکات و لە بنکەی پۆلیسی ئازادی دەست بەسەر دەکرێتن ئێستا کەش پەراوەکەشی بۆ ڕێکخراوە و لە گەڕەکی کۆران لە شاری هەولێر چەند دزێکمان دەستگیر کردووە لە ناحیەی پیرزین کە هەڵسابوون بە دزین لە چەند شوێنێکی جیاجیا کە زیاتر لە 27 دزی خۆی دەگرێت ئێستا کەش ئێمە ئەو کەسانەمان دەست بەسەر کردی وارە لێکۆڵینەوەدا و پەراویش بۆ ڕێخستین و بە پێی مادەی 443 لە یاسای سەردانی عێراقی ئێستا کەوانە لەژێر لێکۆڵینەوەدا